کێلەشینە لێرە بێرمی دینداران هەیە سارترین ناوچەی هەرێمی کوردستان پلەی گەرما لە ژێر سفر پلەی سیلیزیە لێرە بەفرێکی زۆر باریوە گەشتیار سەردانی ئێرە دەکەن بەڵام تاوەکو ئێستا پرۆژەی خزمەتگوزاری لەم ناوچە گرینگە گەشتیاریەی هەرێمی کوردستان لە سنووری برادۆست ئەنجام نەدراوە تا گەشتیاران سەردانی بکەن و لێرە کاتێکی خۆش لە نێو دیمەنە جوان و سروشتەکەی برادۆست و ئاو و هەوا سارد و سازگارەکەی کاتەکانیان بەڕێ بکەن. ئەگەر بێت و ئێرە ئێحتیمامش پێ بدرێ یان گرنگیش پێ بدرێ شوێنێکی زۆر زۆر خۆش و دڵگیرە جێکی گەشتیاریە و لەبەرەوەیش ئێستا ڕێگەوبانی بەو شێوێنینە کە خەڵک سەردانی بکەتیان بێت لە گەشتی ئێرانە بکات. ئەیدی لە دوێنێەوە بەفرا لێباری لە هەندێک جێیا تقریبەن نیو مترەیە باری بەس باتێکی لە هەندێک جێیاش بستە چیاکەتە ئێرە کەرگەوزینە بزە بجێ ئەلعانەمە لێ ڕاوەستان کەرگەوزینە بەرامبەری چێلەشینێ یعنی زۆر دوور نیە لە چێلەشینێ. ناچێلەکە دیوەکەکە حاجی لەوانە شەبەکەی نادێن. لە تەمەنی منداریەوە حتەکە ئەڵعانە لە پێی زەنابە دیارم ئەمن وەلەدێ ئەو منتیقەیم شارەزای ئەو منتیقەیم هەیە گەورە بوونم لەو منتیقانە بووە وەکو هاوین وەکو بوار وەکو پاییس وەکو حێلات و ڕەوەندی وەکی قەوم و نیشتەجی بوونێ ئەو مەملیکەتەی ئەوەش گەروە کانی خۆماوێ گەروی کەرگەوزینی پێ مەشهورە لە شێلەشینی ڕۆ حەدودەکە دیارە.